تێگەیشتن لەو جیهانە تایبەتەی منداڵان یارمەتیمان دەدات لەوەی ئاڕاستەی منداڵانێکی ژیر و زرم بکەین لە ئێستا و داهاتوی کۆمەڵگەکەمان. سڵاوتان لێبێت، من مامۆستا هاونازم لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت. دەزانن ئەمڕۆ چ ڕۆژێکە؟ ئەمڕۆ یەکی حوزەیرانە کە پێک هاتووە لە ڕۆژی جیهانی منداڵان کە ڕۆژێکی جیهانیە و تایبەتە بە توێژی منداڵان. لەم ڕۆژەدا کە لە کۆنفرانسێکی جیهانیدا لە ساڵی 1925 ئەم ڕۆژە دیاری کراوە بۆ پاراستن لە مافەکانی منداڵان کە یەکی حوزەیرانی هەموو ساڵێک کراوە بە ڕۆژی جیهانی منداڵان. ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت ئەم ڕۆژە پیرۆز دەکەین لە گشت مناڵانی جیهان و بە تایبەتی منداڵانی کوردستان. پیرۆزە ڕۆژی جیهانی مناڵان. مافی خۆمەوەی کە بیری لێکەمەوە دەری ببڕم. من مافی فێربوونم هەیە. منداڵان مافی ئەویان هەیە بیر و بۆچوونەکانی خۆیان بە ئازادی دەرببڕن. مافی یاریکردن و پشودانم هەیە. من مافی خۆمە شتەکان تاقی بکەمەوە. مافی خۆمە لە ناو خێزانەکەم دابژیم. مافی خۆمە کاتێ نەخۆر دەکەم گرنگیم پێ بدرێت و هاوکاریم بکرێت. هەموو منداڵێک وەک یەک گرنگە، من و تۆ هەموو منداڵانی جیهان. مافی خۆمە کاتەکان لەگەڵ دایک و باوکم بەسەر بەرم. مافی خۆمە هەست بە خۆشی و ئارامی بکەم.